بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی لە دڵا شیرین. ئەم جارەش لە دەڤەری گەرمیانەوە هاتوین پێتان بڵێین هاوکاری و دەستباریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ماڵێکی تری ئاوادان کردەوە، ماڵێکی تری لە مەترسی ڕوخان خان و بەسەریاندا ڕزگار کرد. بابزانین کاتێک خێرخوازانی وەکو ئێوەی خۆشەویست و لە دڵا شیرین بەدڵە میهرەبانەکانتان، بەدڵ سۆزیەکانتان، هاوکاری و کۆمەچەکان ڕەوانەی نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەم جارە خەرمانبەرەکەتان چییە و چۆن توانیتانە لە ڕێگەی بەخشینەوە ماڵێکی هەژار، ماڵێکی بێباوک لە خانوویەکی زۆر پڕ لە مەترسی ڕزگار بکەن. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا ئەبەخشن چۆن گۆڕانکاری لە ژیانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەکەن. ئێمە نزیکەی 5 مانگ بەر لە ئیستا سەردانی دەڤەری گەرمیانمان کرد لە شاری کەلارەوە بووینە میوانی ماڵێکی هەژار، ماڵێکی نەخۆش. بەڵام هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە کە من ئێستا لێرە وەستاوم ببینن کە 5 مانگ بەر لە ئیستا خانوەکان چۆن بوو، ژوورەکانیان چۆن بوو، ناوماڵیان چۆن بوو. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا بەخشیتان لەگەڵمانابن بابزانین بەروبوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چی بەرهەم هێناوە و تا چەند ژیانی ماڵێکی بێباوکی گۆڕیوە. ژیانی پێشومان هیچ باش نەبوو، خانەمان کشتی ڕمیاوە، ئەمجا خۆی نەخۆش و کەوتوو لە سەرجی. دوایەوەی تر هەر کەلاوەیە وا شتێک منی دارمتیا کرد و باش نەوەی تر دوایەوە خرگۆ ڕمیا. چەند ساڵ جابوون لە خەڵک؟ دەوری 4-5 ساڵتیایە. وەڵای هیچ باش نە. دوایەوە خەڵکی 2-3 ساڵە خۆی کەوتیە، خەڵکی ماڵی ئەوەی دەستی بڕوا یارمەتیمانێدا و ئیتر تۆزێک کەمەندانی بوو، ئەوش 150,000 بوو. تر ژیانمان هەروەوە چۆڕی. ئەو کات کە سەرەتای پاییز دەستی پێ کرد ئەچووتە ناو زستانەوە، هیچ باش نە. خانووەکەتان چی بەسەرە هەڵ؟ خانەکۆنە هیچ باش نە، کشتی ڕمیاوە لالۆماندا ملیار تکەیەگرن، ئیتر ژیانمان تیایە باش نە. دوایەوە بەخشین ماڵتان ناوایە و دەستخۆشیتان یەکەم و کارتان ڕاست بێ خێری و خەڵکەش کشتی بنووسی و خواتێتان قوبوڵ کەوە. تر بەخوایزە دەستان خۆشە خاستان کردو. تا چەند لە ڕووی خانوو لە ڕووی ناوماڵەوە ژیانتان گۆڕاوە؟ تا چەند ئەم زستانە چۆنڵێ بێترس لەم خانووە ئەژین؟ وەڵا ئەو خانێتم بڕمێ مۆر بارگی چارەسەریە بارکردن، وەگەر خاسمان نەکردایە خانێ کۆنەوە هەرزوو ئەڕمیا ملمە هە پارەگەی ڕمێ بەس چیتر لالۆماندا ملی هەر تکێژیەگرن. تر ژیانمان باش نەوتیایە. ئەبمایە دوێ ئیمزاڵ بارمەگرتیایە. دی دەستان خۆشی و ماڵتان ناواوێ یاخۆ. ئەم خانێ کۆنەکە بێژین کشتی ئێستا گەینەتە ئەمان لەخوا بەزیایە هەندوستانای خۆی گێرەکە. ئەوە گەیتر ئیتر هەر وەکار نەهاوتیایە دامژین خانێ کۆنەکە. ئێستاکە لەخوا بەزیایە ئێستا باشە گێتە خانێ تازەکە 4-5 مانگە خەریکن لەشتان زاقێ و دەستخۆشیتان نییەکەم. بۆم بەرنامە جوان کارتان ڕاست بێ یاخۆ. ئێمە زۆر پێ خۆشحاڵین، خاستان کردی و لەشتان زاقی خێری و خەڵکە کشتی بنووسی. خوا لە خێری دەرنەکە. هەر عانێ باران بۆ رێتریشم خوایە نەڕمێتە ملمانە و دارەیەکشی شکیاوە. دارەکانشی کشتی هۆ نەبووە و شکیاوە و جێ تەنگم و ئەمە یەکوە داوە دەسمەوە زۆر بێتاقەتم تایە و ناڕەحەتیە و
خانە خۆش و تازێ و دیوەخان و هۆڵێگە و نیشتمانێگە و مدبەقە ئەمجا حمامێکی بۆ کریا ڕۆشنایی سەر دەستخۆشیتان لێگەمە بەرنامە جوان وی بەخشینە ئیزا لەو پیاتینە پێ لەخوا بەزەخوا ڕەحم لە کشتی بگا و خێری کشتی بنووسی پێشتر کاتێک زستانە هات شەو ڕەنگە خەوتان نەبووبێ لە ترسان کە بارانە باری تکەیە کرد و کەڕی لێدا و ئاو هاتە ژێرمان خانێ کۆنەگەی زوو هیچ باشنە هیچ ژیانمان تیا باشنە وەخۆ شەو نەخەوتینەمانی زارمێتە ملمان ئیتر دوورێتە مشکی تیا و ڕزقی تیامانە کشتی زەلامی خوارتر هەر شتێک و منی دارەمەگرتیایە هیچ باشنە وەخۆ بەڵێ زاگە خانێکی خۆشمانەیە و چێکی مانایە بۆمان کردێ لەخوا بەزیای سەر ژیانمان تو باشترێک جایتر هەموو شتێکی نامەڵیان بۆمان کردێ ژیانمانی زاگە لەو ژیانی ئەوسا باشترە زۆر خۆشترێکە ئیساکە ئەوسا ژیانمان هیچ باشنە خانەمان تکەیەکە خانە کۆنا زوو کشتی ئاو هاتە ژێرمان ئیسا لەخوا بەزیای شەو ڕۆ بارانی ئیسا لەخوا بەزیای زۆر خۆش ئەتەوێت چی بڵێ بە خێرخوازان کە هاوکاری بەڕێستیان دەستی خێرخوازان خۆشێ و خێری بنووسێ و ئێمە لەم تەنانە دەرکرد لەخوا بەزیاوی ساگە ژیانمان باش بارانی بوارێت کە ناگە خانەمان سەرخۆش و تشتی ناماڵە و فەرشی جوانیان ناودە کشتی یەک ڕەنگ ئەو زاکشتی دووزێ ڕەنگ ئیزا لەخوا بەزیاوی مەعرەز و کەوەنتەر و پەردە و گیزەر و ئەمانیان ناودە کشتی بۆمان ئیزا ناماڵەمان باشترە تاوس ئەو زەها زۆر ناخۆش ئیزا ژیانمان باشە تاوس ئەو خۆی نەخۆش و تر خەڵ یارمەتیە داین و لەخوا بەزیاوێ گیامانەوە خەڵکیش و خێری کشتی بنووسێ و خێری وەش بنووسی خوا لێتان قوبوڵ کە خۆشەویستان ئێمە لە نووسینگەی گەرمیان لە کەلار ئەمە چەندین خانووە لە دەڤەری کەلار و دەوروبەری دروستی بکەین لە ڕێگەی خێرخوازانەوە. خێرخوازانی خۆشەویست، هەر کاتێک ئێوە توانیتانە هاوکاریەکانتان بکەن بەدەستی ئێمە، ئەوە بەرهەمەکانتان لە دوای چەند مانگێک ئەبینەوە. ئەمما خانەوادەی کە ئێمە ئێستا لە ماڵە دانیشتوین پێش نزیکەی 5 مانگێک سەردانمان کردن خانوویەکی زۆر کۆن و خراپ بوو کە سەردانمان خانووەکەیان وەکو ئەوەی لە تکەی ئەکرد دیوارەکانیشی تەواو ڕزی بوو، گڵ بوو. لە پشتەوەیان یعنی حەدیقەیەک هەبوو لە پشتی ماڵیانەوە، معدل ئەو خانووی تەڕەشوعی هەبوو، ترسی ڕوخانی هەبوو بڕوخێ بەسەریانە. لە زستانە
بە هەمووی تکەی ئەکرد و بە لایلۆنیشەوە معدەل لەسەری بوون و ئەبێت چاودەریان بکە جای ئەوەی کە ترسی ڕووخانی هەبوو لە هەمان کاتە هەتا هاوینیش لە بۆنیان نەتەتوانی لە ناویە بژی. سپاس بۆ خوا، سپاس بۆ ئێوەش کە توانیتان هاوکارمان بن لە ماوەی 5 مانگێکە توانیمان ئەو خانووە بڕوخێنین و سەر لەنۆ دروستی کەینەوە. ئێستا ئەم خانووی کە تێدانیشین پێکاتووە لە چەند ژوورێکمان لە دروستکەوە ژووری میوان و هۆڵێکی لە دروست کراوە و ژووری نووسنمان لە دروست کردووە، مەدبەخێکمان لە دروست کردووە، مەدخەلێکمان لە دروست کرۆ بۆ حەمام و سەراوە هەتا بۆ بەیتونەیەکمان لێ دروست کردووە. حەوشەکە ڕاستیە هەتا کەمیش بوو ئێمە وەکو پلەکان و دەرەجەی کە نەمانتوانێت چۆن دروستیکەین ناچار ژوورێکمان لێ تەرکرد بۆ ئەوەی بتوانین لە دواوە ئەو ژوورە هەم لە خوارەوە بیکەین بە حەمام و شوێنی غەسالە و بۆیلەرەوە شتانە و لەسەرەوە بەیتونەیەکی قنجیلانەی بۆ دروست بکەین کە بە چای خۆتان ئەبینن ئێستا ئەو ماڵەمان لێ دروست کردووە. هەر کاتێک ئێوە ببەخشن و تا بتوانن زیاتر هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بن، بەخشینیش ماندوو نابێ و لە هەموو کون و قوشبنەکانی ئەم هەرێمە و ئەم دەڤەرانەدا ماڵی هەژار و بێباوک ئەدۆزێتەوە و لە کرێچێتی و لە نەهامەتی ڕزگاریان دەکات. لە ڕووی ناوماڵەوە هیچ ناوماڵەیەکی وایان نەبوو، ئەوەشیان هەبوو کە کۆن بوو لە ڕێگەی خێرخوازانەوە پێیان گەشت بوو کە ئێمە دوای خانووەکە ناوماڵەمان بۆ تازەکردنەوە هەر لە مەعرەزەوە و لە کەوانتەرەوە و بۆ تەلەڤیزیۆن دوایەوە هەتا فەرشی ناوماڵیان کامل ژوورەکانمان بە یەک ڕنگ و فەرشێکی جوان فەرش ڕێژ بۆ کردوون. سپاس بۆ ئێوە کە توانیتان ئاوا هاوکارمان بن و ئەم ماڵەیە لە گەرمیان لە ترسی ڕووخان بەم خانۆ بەسەریاندا نەجاتیان بدەین و ئەم خانۆ قنجیلیانیان بۆ دروست بکەین و بتوانن تایە بە ئاسوودەیی بژین. دوای تەواوکردنی خانوو هەموو پێداویستیەکانی ناوماڵیان دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوکان بڕی موچەیەکی مانگانەی بە بڕی 100,000 دینار بۆ بڕیونەتەوە بۆ ئەوەی بتوانن بەشێک لە ژیانی خۆیانی پێ دابین بکەن. لێرەوە سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی هەموو ئەو کەسانەکەین کە بە دینارێک بە دوعایەکی خێر هاوکاریانکردن، بە تایبەتی ئەو کەسانەی کە لە ڕێگەی چیمەنتۆ و بلۆکەوە هاوکاریان کردین. سپاسی ئەو برا بەڕێزانەکەین کە وەکو وەستا کە زۆر هاوکارمان بوون بە سعرێکی گونجاو ئیشەکانیان بۆ کردین، هەیان بوو هەر پارەی لێ نەسەندین. سوپاسیان دەکەین، خوای گەورە خێریان بنووسێ و مۆفەقیان کە بۆ دین و دنیاە.
هەمیشە کاری دەسە جەمعی کاری هەرەوەزی بەرەکەتی زیاترە و زووتر بەرهەم دێت کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا ئەبەخشن بە بێگومان ماڵە هەژار و نەدار و بێباوکەکان دڵخۆش دەکەن و ئاسوودەیان دەکەن و فرمێسکەکانیان دەسڕن بۆی ئەم جارش ئێوەی خێرخواز و بەخشندا لە شاری کەلارەوە ئەم خانوەتان کردە دیاری دوو منداڵی چاوگەشی بێباوک لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەلی و پێداویستی ناوماڵ و موچەی مانگانەشیان بۆیە هەمیشە کاتێک ئەبەخشن لە پشتی بەخشینەکانی ئێوە هاوکاری و کۆمەچەکانتان ئەبێ بە قەڵایەک و هەژاران و منداڵانی بێباوکتێ ئەحەسێنەوە هەر کاتێک ویست ببەخشی بێنە بەرچاوت بەم شێوازە ماڵێک لە نەهامەتی ماڵێک لە مەترسی ڕوخانی خان و ڕزگار دەکەیت و منداڵە بێباوکەکان ئاسوودە ئەەکەیت بۆیە هەمیشە بەخشینەکانی ئێوە دڵی دڵڕەنجاوەکان دەداتەوە و ماڵە هەژارەکان ئاوەدان دەکاتەوە سفریان ڕازاوە ئەکات هەمیشە ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێ و شار بە شار و دێ بەدەی ئەم کوردستانە بگەڕێت و دەکوێ هەژارێک نەدارێک هەبوو دڵی خۆش بکات بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55